بینەرانی خۆشەویست هەروەکو لە هەواڵەکانی ئەمڕۆ و دوێنێشمان باسمان کرد شەوی شەممە 11 مانگی گوڵان تاقمێکی کۆنەپەرستی سەلەفی لە دەورەی داسێران پەلاماریان بروەتە سەر چەند کەس لە خەڵکی ئەو ئاواییە و بە بەهانەی مەشروب فرۆشی و مەشروبخۆری هەوڵی سەربڕینی کەسێکیان داوە. ئەم ڕووداوە دەنگدانەوەیەکی زۆری لێکەوتوەتەوە. ئێمەش لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆماندا داوامان لە هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە نزیکەوە بە دوواداچوونی ئەم ڕووداوەی دەکات کردووە تا بێتە ستیدیۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لەگەڵمان بێت و وەڵامی چەند پرسیارێکمان لەم بارەیەوە بداتەوە. ئێوەش هاوڕێمان بن. کاک حەسەنیام کاتت باش و بەخێر بێت بۆ ستیدیۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئێوە و هاوکارانتان و سڵامی بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. کاک حەسەن ڕووداوی پەلاماری چەند سەلەفی و ئاکامی بۆ سەردار سێران چۆن ڕوودا و دوایین هەواڵەکان سەبارەت بەو شتە چییە؟ هەروەکو لە هەواڵەکانی دوێنێ ئەو ڕۆکەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەیشا بڵاوکرایەوە شەوی شەمە لەسەر یەکشەمە ینی ئێوارەکەی بۆ لاوە لە چەند نەفەر سەلەفی کە زۆرتر خەڵکی ئاوایی سێفن ناوەکانیشیان بڵاو کراوەتەوە ناویان هەیە ئەمانە بەسیجین بنەماڵەیەکی بەسیجین و کەسانێکن کە خزمەتیان بە جمهوری ئیسلامی زۆر کردووە بە بەهانەی ئەوەی کە کەسێک لەوێ مەشروبی فرۆشتووە یا مەشروبی خواردووە پەلامارە بەنە سەر ئاوایی داسێران دەچنە سەر ئەو ماڵە دەبێ بە شەڕوهەرا و بە برینداریەکەن حەولەدەن لەوەی کە ئەم کەسێکە بە ناوی جەماڵ سەری ببڕن بەڵام دایکی و خانەوادەکەی و دەوروبەر ئەوانە دێن و بەری ئەم تاوان و جنایەتیان لێەگرن و دواتر ئەمانە خەڵکی تریش ئاگدارە بن لە بەرابەریانە ڕاوستن و دێنە دەرەوە لە داسێران بەڵام هەڕەشاکەن کە دووبارە بێنەوە دوێنێشەوەکە جارێکی دیکە بەڵام ئەم جارە خودی سپا کە خەڵکی ئاوایی داسێران خۆیانیان ڕێخستووە ئەوە بەتایبەت لاوەکان بڕیارەدەن کە هەم مقاومەت بکەن هەم بەنەوەیەکیش وەڵامی ئەم تاوانبارانە بدەنەوە کە ئەم کارە نامرۆڤانە و نائینسانیان کردووە کە تا ئێستا لەو منتەقەدا شتی وا ڕووی نەداوە کەسانێک بە هەر دلیلێک لەسەر خەڵکی دیکە و ببن بە خۆیان بڕیار دەربن خۆیان بڕیار بەڕێوە بەربرن تحتی عنوانی ئەوەی کە مەشروبیان خواردووە یا بە قەولیوان کوفریان کردووە یا ئەوە لە مانگی ڕەمەزانەیە لە هەر کاتێکایە بڕیارەدەن لە بەرابریانە ڕاوەستن مقاومەت بکەن و تەنانەت بە نەوعێکیش تۆڵیان لێ بکەنەوە چونکە جەماڵ و کەسێکی دیکە کە بریندار بوون براونەتە بیمارستان و بەتایبەتە و جەماڵیان وەزئی تراوە لە بیمارستانە و باش نییە خەولی ئینیانداوە بۆیە دوێنێ شەو بە شوێن ئەوەدا هێزەکانی ئیتلاعات و سوپای پاسداران بە هێزێکی زۆر و ڕژاونەتە داسێران ڕێگاکانیان بەستووە و خەڵکێکە کۆبوونەتەوە لەوێ اعتراس بکەن بەو کردەوە جنایەتکارانەیە ئەوانیان فیلمیان لێگرتوون ئەکسیان لێ هەڵگرتوون بە دوای ئەوەدا هەڕەشیان لێگرتوون کە هەمویان دەگرن و چەند نەفەرێکیان هەرگرتووە لەوێ بەڵام لەگەڵ ناڕەزایەتی خەڵک بەرەڕوو بۆ یەکانێ کلەن فەزای داسێران کە شارەدەیەکی گەورەیە لە پەنای مەریوان خۆیەتی فەزایکی مولتەهبیان دروست کردووە و هێزەکانی ئیتلاعات و سوپای پاسداران و بەکرێگیراوانی مەحەلیشیان لە ڕاستیدا هاتوون بە یارمەتی ئەو سەلەفیانەوە یا بە معنایەکەوان سەلەفیەکانیان سازمان داوە و ئەو کارە لەژێر چاودێری ئەوانە کراوە و تا ئەو ڕۆکەش کە قساکەین فەزای ئەو ئاواییە فەزایکی عادی و نورماڵ نەبووە و خەڵکیش تەسمیمیان گرتووە لە بەرابەریانە ڕابوەستن. کاک حەسەن وەکو ئەوانی کە دیارە ئیتلاعات و سوپای پاسداران بێئاگانی لەم ڕووداوە دەور و نەخشیان چییە؟ بەڵام بۆچی دارسێرانیشیان هەڵبژاردووە؟ ئەوەی کە بۆچی داسێرانی هەڵبژاردووە ئەوەی ڕاستی بێ دارسێران سابقەیەکی زۆر کۆنی لە خەباتی دژی لە ڕژیمی شاوە هەیە تاکوونی ئێستا ئاواییەکە کە کاتی خۆی لە زمانی شادا دەستیان کرد بە مبارزەکردن لەگەڵ ئاغا و بەگەکان و بۆ مەسئلەی زەوی و یادی بەخێر هەر ئەو کاتە کاک فواد و هاوڕێکانی نەقشیان بووە لەو ماجرایانەدا کاک سدیقی کەمانگەر کەسێکە کە وەکاڵەتی داسێرانیەکان بە عهداگرێت لە دادگادا دیفاعیان لێکا و پەروەندەکەیان ئەوان دەیبەنەوە دوای ئەوە لە سەروبەندی قیامە داسێرانێکێک لەو جێگایانەوە کە کاک فواد بەردەوام تێدا بووە کۆمەڵە تێکۆشەری سیاسی تێدا بووە کە دوایی جوزی کادرەکانی کۆمەڵە بوون کەسانی خۆشناو بوون و دێیەک بووە کە بە مقاومەت بە خۆڕاگری و بە دێی کۆمەڵە بە ناوبانگ بووە لە منتەقەکەدا لە مەریواندا و لەواقعدا بە نەوعێک بۆ خودی یەکێتی جوتیاران کەوانە دروستکرا بۆیە خودی جمهوری ئیسلامی ڕقی لێ بووە ڕقی لەم دێ بووە ڕقی لە سابقەکەی بووە ڕقی لە مبارزەکەی بووە ئەوە بووە و دوای ئەوە ئەوەیشی کە بەکرێگیراوان ئیتلاعات و سوپای پاسداران وانە دەستیان لە ماجەرایەدا بووە
ئەوان بەریان بەم کەسانە نەگرتووە کە زانیویانە دەچن بۆ ئەوێ مزافر نەتەنیا بەریان پێ نەگرتوون بەڵکو دوێنەشەوەکەی هاتوونەتەوە خۆیان و جار هەڵیان کوتاوەتە سەر خەڵکی ئاوای داسێران لە ڕاستیدا نەوعی تۆڵەکردنەوە لەو خەڵکەیە بەتایبێت لە شرایطێکا کە ڕۆژی ئەوەڵی مانگیمەی گیراوە لە مەریوان مەراسمێکی زۆر باش بەڕێوە چووە قەتنامەی تێدا خوێندراوەتەوە لە شوێنەکانی دیکە جمهوری ئیسلامی هەستێکی ناخۆشی نسبەت بە مەراسمەکانی ئەوەڵی مانگیمەی لە سنە لە سەقز لە بانە لە کامیاران لە ورمێ لە دەرەوەی کوردستان لە خودی مەریوان لە هەمووی ئەوانە بووە لەو وەزیەتەدا پێیان وا بووە لەم کاتەدا ئەو شایی و خۆشیە لە خەڵک تێک بدەن ئەوەش تەنیا بە پیلانێکە کرێ کە سوپای پاسداران و ئیتلاعات هاتوون سەلەفیەکانیان خستێتە پێش خۆیانەوە ئەوانیان پێشداوە و داسێرانیشیان بە باوەڕی من ئاگاهانە هەڵبژاردووە بۆ ئەم کارە ئەینا کێ هەیە نەزانێت لەو جامعەیەدا بە ڕۆژە لە هەموو شوێنێکی لە ئێران هەر لە پایتەختەکەیەوە کە مەشروب و هەموو شتێکی تێدا دەخورێت هەتاکو نەبێتە شارەکانی دیکە و پەنای دەستی سوپای پاسداران و خۆیان بەڵام ئەمە لە ڕاستیدا بەهانەیەکی سیاسی بووە کە ئیتلاعات و سوپای پاسداران بۆ ئەوەی کە کامی شیرین و خۆشی ئەوەڵی مانگیمەی لەو خەڵکە تێک بدەن ئاوایەکی تێکۆشەری وەکو داسێرانیان بۆ ئەم پیلانە هەڵبژاردووە دژەکردەوەی خەڵک دەرهاق بەم ڕووداوە چۆن بووە بە خەڵکی هەر شەوی ئەوەڵ ئەگەر بیان ئەوان لە ڕاستیدا مەقاومەتیان نەکردایە و خانەوادەی و خەڵک بە کۆمەکییانە نەچواتن ئەو چەند نەفەرە کۆنە پەرستە کە لە سێفۆ چوون بۆ ئەوێ بە قەولی خۆیان نیازیان بووە کە ئەرکی شەرعی خۆیان ئەنجام بدەن ئەو کەسە سەر بڕنیانە و کردەوەی کە داعشیەکان لێرە دەیان کرد ئەو کردەوەی کە ئەلقاعیدە و جەریاناتی ئیسلامی دیکە کردویانە ئەو جنایەتەی کە هەموو ئەو هێزە کۆنە پەرستانە لە گۆشەوکەناری دنیا دەرحەق بە خەڵکی ناڕازی دەرحەق بە مخالفینیان حتا دەرحەق بە خەڵکی بێتاوان دەیکەن خەڵکێکە هیچ دیفاعیان نییە بە شمشێر و بە قەمەوە چوونەتە سەر ئەوەیان کردو بۆ یەکانێ ڕۆژی دواتر خەڵکی داسێران خۆیانیان ڕێخستوێتەوە ئەو ئەکسانەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بڵاوێتەوە ژنان نیشان دەدات ژنانی داسێران ژنانی مەریوان ژنانی کوردستان ژنانێکی تێکۆشەر و خەباتکارن ئەوان نیشان دەدا کە داریان بەدەستەوەیە شتی دیکەیان بەدەستەوەی کە خەریکن دیفاع لە خۆیانەکەن کۆبوونەتەوە هەروەها جوانانی ئەوێ خۆیانیان ڕێخستووە بۆ ئەوەی کە لە بەرابەری ئەم تاقمە کۆنە پەرستەدا کە مەترسی ئەوە بووە کە لەوانەیە جارێکی دیکە پەلامار بێنەوە سەرداسێرە هەڕەشیان کردووە ئێمە دووبارە دەگەڕێینەوە دێنەوە خۆ معلومە ئەوانە گەر ئەوە بە ئیسلاح ئەگەر دەوڵەتێکی جنایەتکاری وەکو جمهوری ئیسلامی نەبێ ئەمانە لەکوێوە توان ئەم کارانەکەن چێ ئەمانە ساپۆرتەکە چێ پشتیوانی لەمانەکات معلومە بەڵام خەڵکی داسێرانیش کە تەجروبەیەکیان لە زمانی شاو لە مقاومەت لە خۆڕاگری لە بربەرەکانی هەیە خۆیانیان ڕێک خستووە وهروەها خەڵکی مەریوانیش بە تامەزرۆ بوون بۆ ئەم ڕووداوە بە مەسئولیەتەوە چاوەڕوان بوون کە بزان نەتیجەی ئەو ئەتراز و مبارزە بێ بەچی وە ئەوانیش ڕبوتویانەکە ئێمە دیفاع لە داسێرانەکەین و لە بەرابەری سەلەفیەکان و بەرەی کۆنە پەرستە کە سابقەی ئەو ئەتراز و مبارزاتانە بووە لە بەرابەریان ناڕاوەستاون کاک حەسەن ڕژیمی دعاکات کە دژی سەلەفیەکانە بۆ نمونە هەڵێ لێیان نەگرێت و تەنانەت لێیشیان ئەکوژێت مەبەستیان لەم پشتیوانیکردنە چییە؟ دەزانی چۆنە کولەن جەرەیاناتی نەتەنیا سەلەفی جەرەیاناتی ئیسلامی ئەو ئیسلامی تۆندڕە و ئیسلامی بنیادگەرا یا ئیسلامی سەلەفیەکان لە قاعدە و داعش و ئەمانەوە کە ئێستش لە کوردستانە هەن ئەمانە لە ڕاستیدا بە پاڵپشتی دەسەڵاتە و کاراناکەن جەرەیانی قاعدە وەختی خۆی دەستکردی ئەمریکایە بەڵام دەبێتەوە بە دژی ئەمریکا تاڵبان دەستکردی ئەفغانستان و عەرەبستان و ئەوانەیە لە کاتایەک دێتە پێشەوە کە تەزادی مەنافع پەیداکەن لەگەڵیان ئەکەونە دژایەتیکردنەوە جەرەیاناتی سەلەفی هەر لە ساڵی 57ەوە کە ڕاپەڕین کراوە لە قاڵبی موفتیزادەیەکانە خۆیانیان نیشاندا مەکتەبی قورئانیەکان بوون ئەو کاتێک ئەوانە مسلح بوون لە شارەکانی کوردستانەوە ئەوانە بوون بەهێزی چەکداری مسلحی جمهوری ئیسلامی کە ناویان لێنان پێشمەرگەی مسلمان لە بەرابەری پێشمەرگەی خەڵکی کوردستانە بۆ یەکانێ ئەم تاقمانە ئەگەر ئەوە مەجالیان پێدەدرێت لە ڕاستیدا لەژێر پەڕووباڵی خودی دەسەڵاتان لە ئێرانیشە خۆ جمهوری ئیسلامی ڕۆژانە تەبلیغی کرد لەوەی کە عەلەیهی ئەلقاعیدەیە لە دژی ڕەوتی ئیسلامی بنیادگەرایە خۆی کە لە هەموو کەس بنیادگەراتر بووە بەشی زۆری گەرای ئەم شەڕ و ئاژا و کێشانە ئەوان ناویان نەتەوە لە واقعدا جمهوری ئیسلامی ئەمانە وەکو ئامرازی سفادەلێکە وەکو ئەبزاری سفادەلەیەکە بەڵام ئێمە دەزانین سەلەفیەکان لە کوردستانە کە سەریان بە سەلەفیەکانی عەرەبستانی سعودی و وڵاتانی تری ناوچەکەوەیە لەباری بیر و باوەڕ و لەباری ئیمکاناتی ماڵی و تەنانەت چەک و تەقەمەنیش بەو کەسانە لە بڕێ
جێگایتیشا دەدرێ و دراوە ئەمانە ئیدئۆلۆژیکەن لەگەڵ جمهوری ئیسلامی کە دەسەڵاتێکی شیعەیە کێشەیان هەیە لەو جێگایەدا کە تەزادی مەنافع پەیدا دەکەن لە یەک دەدەن لەو جێگایەدا کە وەحدەتی نەزەریان هەیە لە دژی کۆمۆنیستەکان لە دژی چەپەکان لە دژی ئازادی خوازەکان ئەمانە بەیەکەوە هاودەنگی دەکەن بۆیە ئەوە ڕاستە سەلەفیەکان لە بڕێ جێگادا جمهوری ئیسلامی لێ حتا مەسەلەن تۆ تەماشاکەی خودی ئەحمەدی موفتیزادە ئەو هەموو خزمەتەی بە جمهوری ئیسلامی کرد بەڵام دەگیرێ دەخرێتە زیندان تەنانەت وەزیەتێکی بۆ پێش دێ کە دواتر لە زیندان دێتەوە دوای ماوەیەک تێدا دەچێتەوە زۆر قسە لەسەرەوە هەیە کە لە زیندانە وایان لێ کرد و مرد یا زۆریەکی تر لەم سەلەفیانە ئێمە بینیومانە مەسەلەن لە سنە چوونەتە سەر گروپی سەلەفیەکان لیان گرتوون شەڕیان لەگەڵ کردوون تەقەیان کردووە یا ئەوان لە مقابلی جمهوری ئەمە ئەو خاصیەتەی لە واقعدا ئەو خاصیەتەی بۆ جمهوری ئیسلامی هەیە لە کاتێکدا کە جمهوری ئیسلامی هەست بە زەعیفیە بکە گوڵۆڵەی بکەوێتە لێژی ئەمن دڵنیام سەلەفیەکان ئەو هێزن کە لە کوردستانە لەگەڵ موفتیزادەیەکان لەگەڵ جەرەیاناتی کۆنەپەرستی دیکە ئەمانە ئەبن بە ئاسای دەستی جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی مەجالی بۆ ئەمانە کردوێتەوە ئەینا چۆنە کابرا لە دەیەکی دیکەەوە چەند هەڵەسن لە بەرچاوی عالم بە ماشێنەوە بە ماتۆڕ و بە وەسایل و هەڵکوتنە سەر دەیەک هەڵکوتنە سەر خەڵکێکەوە خەڵک دێنن کابرا دێنن سەری ببڕن بەڵام جمهوری ئیسلامی هیچ ناکە چۆنە شەوی دواتر سپای پاسداران و ئیتلاعات حملاکەن بە داسێران بەڵام دەیانەوێت لەوێ هەر ئەو خەڵکی کە مقاومەتەکەن بڕیاری مقاومەتیان داوە ئەوانە گرن هەڕەشە لەوانەکەن بەری ئەترازیانەگرن بەری کۆبوونەوە و خڕبوونەوەیان لە دەوروبەریەکە گرن بۆ یەکانێ ئەمانە لەگەڵ جمهوری ئیسلامی لە یەکتری تەغزیاکەن ئیسلامی بنیادگرا ئیسلامی شیعە و سونی جاری وایە متحدن جاری وایە متفرقن کێشاکەن لەگەڵ یەکتی ئەمە لەوە سەرچاواگرێ ئەمان لە ڕاستیدا هەر جمهوری ئیسلامی بۆ خۆشی جمهوری ئیسلامی هەمووی ئەوانە ئازانێت بۆ نازانن ئەمانە لە نەوسود و لە شوێنەکانی دیکەدا هەڵوتنە سەر مەسەلەن ئارایشگاکان مەگەر ئەوان نازان ئەو کارانە چێکان لیستیان هەیە ناوەکانیان هەیە بەڵام جمهوری ئیسلامی احتیاجیان بەمانەیە لە بەرابەر بەرەی پێشکەوت و خوازیە لە بەرابەر سکۆلاریزمە لە بەرابەر ئازادی خوازی خەڵکی کوردستانە دیفاع لەم کۆنە پەرستانە بکە و ئەمانە تەقویت دەکات بەهێزیانەکات بۆ ئەوەی بەری ڕادیکال بوونەوەی زیاتری ئەو خواست و اعتراز و ناڕزایەتیەکانی خەڵکی نسبەت بە خۆی پێ بگرێ و لایکی دیکەش و تەفرەقەیەکیش بخاتە نا خەڵکی ئەم دێ بکا بە دوژمنی ئەو دێ ئێستا مەسەلەن دەبێت خەڵکی داسێران خەڵکی سێف خەڵکی دیاتەکانی دەوروبەر وریابن ئەوان کێشەیەکیان لەگەڵ یەکتری نییە ئەم چەند نەفرە بەسیجی ناوەکانیان هەیە و مامن ئەوەش بڵم ناوی ئەوانە لای ئێمەش پارێزراوە دەبێت بزانن ئەو کەسانەی کە تەعەڕوزەکەنە سەر ماڵ و ژیانی خەڵک ئەمانە خۆفرۆشن بەکرێ گیراون ئەمانە تاوانبارن و ڕۆژی خۆی دەبێت ئینتزاری ئەوە بکەن کە دەستی پێشمەرگەیشیان پێگا خەڵکیش خۆیان تۆڵە لەوانەکەنەوە و ئەوانە ناتوانن لە بەرامبەری دادخواهی بزوتنەوەی شۆڕەژیانی خەڵکی کوردستانی ڕزگاریان بێت. زۆر سپاس کاک حەسەن کاتی بەرنامەکەمان مەجالمان پێ نادا زیاتر قسە بکەین لە کۆتاییە ئەگەر قسەیەک پەیامێک هەیە ڕوو بە بینەران فەرموو. دوا قسەی من ئەوەیە کە مەریوان یەکێک لە مەکۆکانی شۆڕش و خەبات و ڕاوەستان بووە شارێکی خۆڕاگر بووە شارێکی قارەمانەکان بووە شاری یەکێتی جوتیارانە شاری کاکفواد و کاحسێنی پیرخەیرانی و مستەفا سوڵتانیەکان و بە سەدان تێکۆشەری دیکە بووە شاری سەرهەڵدانی کۆنەپەرستی و بنیادگەرایی و سەلەفیگەری و ئەوانە نییە دەبێ خەڵکی مەریوان چۆن یەکێتی جوتیاریانیان لە بەرابەر ئاغا و دەرەبەگەکانە دروست کرد دەبێت لە بەرابەر ئەو کۆنەپەرستانەیشا بە ناوی سەلەفی و بە ناوی بنیادگرا و کە هەڵەکتنە سەر دوکانی خەڵک پیان دەڵێن دەبێت دوکانەکە تەحتیلکەیت و بێت و نوێشکەیت و چی بکەیت لە بەرابەریان نەڕاوست دەبێت ئیجازە نەدەن ئەمانە شاخ و باڵی جمهوری ئیسلامی دەبێت و شاخ و باڵە بکەن ئەوە تەنیا بە چیەکرێ بە یەکردو یەکرێ بۆ یەکان ئێمە داوامان لە خەڵکی مەریوانە داوامان لە خەڵکی دیهاتی دەوروبەرە بە دەنگی خەڵکی داسێرانەوە بچین داسێران دەنگی ناڕەزایەتیە دەبێت ئەم ناڕەزایەتیە دەنگ بداتەوە پەرە بستێنێ و لە هەموو شوێنەکانی دیکەی کوردستانیشە حەقوا هەیە کە ئەم مەسائلانە تاقیب بکەن بە شوێنی دابچن و ئیجازە نەدەن دار و دەستەی کۆنەپەرستی سەلەفی کە ئەمانە بەشێکن لە سپای پاسداران و ئیتلاعات لە هیچ کوێشی کوردستانە نابێ ئەمانە سەر هەڵبێن ئەمانە فەرقیان هەیە لەگەڵ کەسێکا کە ئیسلامە مسلمانە نوێژی خۆیەکە چیەکە جامعەی کوردستان جامعەیەکی سکۆلارە جامعەیەکی ئازادە کەسێکێتە مزگەوت خۆی زانێ کەسێکی لەو لای پەنای دەستی ئەو مەشروب بخوا ئەویش خۆی زانێ ئەوە حەقی تەبیعی و خەڵکی زیندگیی ئازادیان بێ لێرە خەڵکێک ڕۆژی جمعاچێ بۆ نوێژ ئێوارەکە یەکێ لەو دەرەوەی شار خەریکە مەشروب بخوا ژیانی ئاسایی خۆیەکە ئەوە کۆمەڵگایەکی ئازادیانی ئەوە یعنی ئەوەی کەس بۆی نییە دەخاڵەت بکات لە ژیانی خەڵکەوە لە عینی حاڵیشدا دەوڵەتیش بۆی نییە بە بەهانەی مەزهەب
بێنێ بەر بۆ خەڵکە بگرێت بۆیە ئێمە داوامان ئەوەیە کە ئەوانە ڕعایەت بکرێت لایەن خەڵکەوە و مزافەن خەڵکی مەریوان خەڵکی دەهاتی دەوروبەر خەڵکی داسێران بە تەنیا نێڵنەوە و دڵنیان لەوەی کە ئەو تاقمە کۆنە پەرستە ئەو کەسانی کە ئەوانە دەکەن لە هەر جێگایەکە ئەوانە ڕسوای ناو کۆمەلگای کوردستان دەبن و دڵنیا بنەوەی کە ئەوانە هەروە بەڕاحەتی ناتوانن ئەو ئاکارە جنایەتکارانی خۆشیان بەرنە پێشەوە و هیوادارم خەڵکی مەریوانیش بەو پەڕی لێبراویەوە دیفاع لە داسێران و لە ئەو خەباتە ڕەوای بکەن کە ئەو خەڵکە خەریک نیکە. کاک حەسەن سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەشمان. بینەرانی خۆشەویست سەرنجتان ڕاکێشم بۆ بینینی درێژەی بەرنامەکان.